دوایەوەی تورکیا هێرشی ئاسمانی بۆ سەرگەریلاکانی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە ئەنجامدا، ئەمریکا داوای لە تورکیا کرد کە کارتەکان تێکەڵ نەکات. واشنتن داوای لە ئەنکەرە کرد شەڕی لە مێژینەی خۆی لەگەڵ پەکەکە تێکەڵ بە ڕەوشی کۆبانێ و قەیرانی سووریا نەکات. ئەمریکا داوا لە ئەنقەرە دەکات کارتەکان تێکەڵ نەکات و کێشەی پەکەکە و پرۆسیاشتی تێکەڵ بە گەماروی سەرکۆبانێ و قەیرانی سووریان نەکات. جەن ساکی گوتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا داوای لە تورکیا کرد ڕەوشی کۆبانێ باڕووداوەکانی باکووری کوردستان و شەڕ و پێکدادانەکانی نێوان پەکەکە و سوپای تورکیا تێکەڵ نەکات. دەمانەوێت هەموو لە یەکان بدەین بەوەی کە بزانێت ئەم هێرشانە زۆر دوورە لەوەی لە کۆبانێ ڕوودەدات. دەزانم شتێک هەیە بۆ ئەوەی تێکەڵ بکرێت. ڕاشکاوانە دەڵێم ڕەوشێکی ئاڵۆسەیە لە کۆبانێ، بەڵام پەکەکە و تورکیا مێژوویەکی دوور و درێژیان هەیە. ئەم گوتانەی ساکیا و کاتە لەگەڵ بۆردومانی چڕێزەکانی ئەوپەیمانان لە کۆبانێ تاوەکو یارمەتی یەکینەکانی پاراستنی گەل بدەن لا بەرگریکردن لە شاری کۆبانێ. ئەمەش بە پێچەوانەی خواستەکانیان خەرەیە چونکە پێدا لقێکی پەکەکەی لە ڕۆژاوایی کوردستان. بەڵام کۆشکی سپی ڕایگەیان تورکیا هاوپەیمانێکی سەرەکی ئەمریکایە لە هاوپەیمانەتی دەست بە داعشدا. تورکیا هاوپەیمانێکی نزیکی ئێمەیە، ئەندامێکە لە ناتۆ. گومان لەوەدا نییە تورکیا زۆر شت دەتوانێت بکات بۆ چارەسەرکردنی ململانیەکان. ئێمەش بەمە دڵخۆشین. ڕێگان پێ بدەن ئەوە بڵێم تیمێکی وەزارەتی بەرگری لە تورکیا لەگەڵ تورکەکان کار دەکەن بۆ ئەوەی ئەرکی مەشق پێکردنی چەکدارەکانی سووریا لە تورکیا ئەنجام بدەن.